بيانات عماش مناڵەکانیان بخێوەکەن دوجار لە کۆمەڵگایە تۆ جیاوازیەک دروستەکەی لە بینی ئەم مناڵانەی کە بە ناوی دایکیانەوە لە دوای ئەم کەمپینەوە ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە پلانی ئەومانەیە کە کاری کۆمەڵایەتی لەسەر بکەین و چۆن ئەم کێشەیە باس بکەین لە ناو کۆمەڵگای کوردستانە و لە عێراقیش ئەم کێشەیە چارەسەرەکرێت کێشەیەک نییە ڕەبتی تەنها بە پەرلەمانی کوردستانەوە بێت ئەوە یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە هەمومان ئەمڕۆ بڵێن ئەوە بزانین کە ئێمە نەمانتوانیوە ئەم پرسە تەنها پرسێک بێت بتوانین لە هەرێمی کوردستانە چارەسەری بکەین لەبەرەوە ئەم پرسێکی گەورەیە و ئەو پشتیوانیش ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم پرۆژەی کە ئێمە هەموارمان کردوێتەوە بتوانین بیکەینە پرۆژە یاسایەک لە عێراق ئەوە ینی ئەوە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان بۆ لایەنە یاساییەکەی کە ئەم ئیشەی کە ئێمە کردومانە بەڕاستی ئەوەیە کە ئێمە بیگەینینە پەرلەمانی عێراق کە ئەم هەموارکراوەکان بۆ چووە بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە پێویستمان بە پشتیوانێکی زۆرە لەلایەن پەرلەمانتارەکانی عێراقەوە کە بتوانن بیکەنە پرۆژە یاسا و پشتیوانی بۆ بهێن و واژووی بکەن بەڵام لەگەڵ ئەوەی کە شەڕی داعش ڕوویا و ژمارەیەکی زۆر لە مناڵان هەیە لە ئێستاشە نزیکەی 4000 مناڵ هەیە کە باوکیان نادیارە باوکیان نییەوە ئەیانوێ بە ناوی وەهمیەوە دایان بنن و حتا بۆ ئیسپاتی دینەکەشیان ئەمەش بە هەمان شێوەژێکێکە لەو کێشانەی کە لە عێراقا هەر مناڵێک ئەدۆزێت و یاخود لە دایکە بێڕاستەخۆ دینی موسلیم وەرئەگرێ ئەمانوێ ئێمە چارەسەری ئەم کێشانە بکەین بەوەی کە لە ئێستا زیاتر تەرکیزمان کردوتە سەر ئەو مناڵانەی کە لە پاشماوەی داعش ماونەتەوە و بەڵام ئامانجی درێژخایانی پرۆژەکەمانەوەیە بۆ هەموو ئەو مناڵانەیە کە دایکیان دیارە بەڵام باوکیان نادیارە لەگەڵەوەشا بە هیچ شتێکە ئاماژەی نەکردووە لە کاتی شەڕا هەندێک بارودۆخ یەتە پێشەوە کە ئەکرێت تەعاملی لەگەڵا بکەی هیچ لە قانونەکان معالەزەیان نەکردووە بۆیە ڕاست ئێمە نەتیجەی شەڕی داعش و بوونی ئەو هەموو مناڵەی کە لە پێکاتەکان دروست بوو وای لێکردین ئەمە بکەین بەڵام بەڕاستی پێشتریشە بوو لە کاتی ئەنفالەکانە حادیسەی وا بۆ لە جنوب ڕوویاوە لە زمانی قاعیدە ڕوویاوە هەموو ئەمانە هەیە و بەڵام معالەزەیەکی نییە ئەوەی لە عێراق لە قانونەکانی عێراق باسێکە باسی مناڵی لەقیتەکە کە مناڵی لەقیت لە گەندامی قسەکانی شەخانخان بارهان دووبارەکەمەوە کە بەڕاستی ئێمە هەر لە دژی فقرە قانونیەکەین و تعریفەکەی و ناونانەکەی و جاکردنەوە و دەستنیشانکردنەکەیانین بەڵام ئەوەش کێشەی کوردستانی حل نەکردووە کە مناڵەکان ئەگەڕێنەوە ئەبێ دینەکانیان ئەبێ بە ئیسلام مناڵی هەیە و